بەڕێزان بەردەوامین ئەمڕۆ 14 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوباتدا کە بەردەرکی سەرای شاری سلێمانیەوە دەستی پێکرد و تەواوی شار و شارۆچکەکانی لە هەرێمی کوردستان گرتەوە. ژمارەیەک هاوڵاتی شەید و بریندار بوون و ژمارەی قوربانی لێکەوتەوە. لە چوارچێوەی ئەو ڕووداوانەدا ژمارەیە کەس کە لە بەردەرکی سەراوە لە پەنای نیەتپاکانەوە هاواریان دەکرد پلە و پۆستی باڵایان وەرگرت لە سەراسێرەمی کوردستان و عێراق و دواتر لە چالاکیەکاندا ون بوون لە ساحەی سیاسی ئێستا نابینرێن و قسەیان نییە. ڕەخنە زیاتر لەسەر ئەم کەسانەیە کە ڕووداوەکانی هەفتەی شوباتیان بەکارێنا. گفتوگۆی کۆی ڕووداوەکان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بوران ڕەشید پارێزەر و پەرلەمانتاری پێشووتری پەرلەمانی کوردستان. کاک بوران سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. زۆر بەخێراتی. کاک بوران پارێزەری ڕایۆشکارە. بەخێراتی سەرچاو. کاک بوران با بگەڕێنەوە بۆ سەردەمی هەفتەی شوبات. ئەوەی لە هەفتەی شوباتدا ڕوویدا خۆناغێکی گونجاو بوو بۆ چالاکیەکی لەو شێوەیە؟ سوپاس دەکەم. طبعا زروفی کوردستان دابڕاو نیە لە زروفی ناوچەکە. جەناب تەزانی شتێ پێیا بوو ناوی بەهاری عەرەبی بوو لە تونسەوە دەستی پێکرد. وڵاتانی میسر و لیبیا و سووریا و یەمەن و چەند وڵاتێکی تری گرتەوە، بەحرێنی گرتەوە بە هەمان شێوە. لە کوردستانیشەوە بوو کۆمەڵک چالاکوان کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر داوایان لە بزوتنەوەی گۆڕانکردە بوو بەیاننامەیەکی دەرکرد تیایدا داوای ئیسلاحاتی کرد لە هەرێمی کوردستانە. ئەو وەختەش زروف گونجاو بوو بۆ ئەوە، ئێستاش زروف گونجاو بوو ئەوە لەبەرەوەی نەبووە لە دنیاە دوو حیزب لە ساڵی 1990 تا ئێستا دەستیان بەسەر دەسەڵاتا گرتووە. هەموو جونگەکانی ژیانیان لەم وڵاتە قورس کردووە لەسەر هاوڵاتیان لە پێناوی منفعەتی دوو بنەماڵی خۆیانە. بەڵێ بەڕێ منەوەی لە هەفتەی شوباتا کرا شەڵا سەرکەوتنی بەدەستبێنایە، وڵات تەتەوریە کرد کە سەرکەوتنی بەدەستنێنە ئەوە بینین تا ئێستا 2 میلیشیا و 2 هێز و 2 ئاسایش و 2 ئیدارە و 2 داهات و باشە. کاک بوران زۆر زار کە ڕووداوێک ڕووەدا لە قۆناغێک لە قۆناغەکانی مێژوودا بە دەرەنجامەکانی دەپێورێ سەرکەوت و بیاخۆ سەرکەوتون ڕاستە. دەرەنجامەکانی هەفتەی شوبات چیمان پێڵێ؟ دەرەنجامەکانی هەفتەی شوبات پێشەموو شتێ درڕندەی دەسەڵاتی سیاسیمان پێڵێ لەبەرەوەی و هەروەها بێئەمەکی دەسەڵاتی سیاسیمان پێڵێ لەبەرەوەی دەزانی ئەو وەختە مەتاڵیبی خەڵک بوو بە پاکێت وهێنرایە پەرلەمانی کوردستان و بڕیاری ژمارەیەک و بڕیاری ژمارە دووی پێدەرچوو بۆ ئیسلاحات و ئەو بڕیارانە کە دەرچوو دانەیەکیان هەر شاردەوە لە وەقایعی کوردستان نەشریان نەکرد و ئەوەش کە نەشریان کرد جێبەجێیان نەکرد. ڕاستە هەموو کارێک عیبرەت بە نەتیجەکەیەتی بەهۆی زروفی ناوخۆی عێراقەوە زروفی ئیقلیمیەوە دەوری وڵاتانی ئیقلیمی لە ناوچەکە نەتوانرا سەرکەوتن بەدەستبێنرێ لەو مەرحەلەیە، بەڵام تەجروبەیە بوو بۆ خەڵکیش کە شێوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان چۆنە. باشە بگەڕێنەوە بۆ سەروبەندی ڕووداوەکانی هەفتەی شوبات. ئێستا کە کاتێک دەگەڕێیتەوە بۆ دۆخە یعنی ئەو کات دۆخی خەڵک بۆ ڕادەیە خراپ نەبوو. مەقسەی خەڵکە ڕاستە موچە لە کاتی خۆیدا دەهات. باشە کارەبا هەبوو، ئاو هەبوو، خزمەت گوزاری شەقام بوو، یعنی تا ڕادەیەک سلفی عقارە بوو، سلفی زەواجە بوو، تواناسازیە بوو، تەنانەت دامەزراندن خەڵک ناگەڕایەوە بۆ هیچ بەرپرسێک. ناوی خۆی تۆمارە کرد لە دەستگای ئامار لە دامەزە ئامار و ناوی هاتەوە بەبێ تەسکیی هیچ حیزبێک. بەڵێ ڕاستە. باشە خەڵک بۆ خۆپیشاندا بۆ ئەیگۆڕین ئەبێ بیان گۆڕین ئەبێمانە لە ناو بەرین. ئەو زروفی ئەو وەختە هەبوو ئێستا قورسترە موچە نییە. قاچاقچێتی دەواازەکان دووگ و مریشک و شیری مناڵ و ئەنوا جۆر قاچاقچێتی بەردەوامە، بارە سەوزەومی و بەردەوامە، مەعاش نایرێت، زی زیاترە، داهاتی ناوخۆی 2 ساڵی نەوت دیار نییە، داهاتی حەومانگی کۆتایی ساڵی ڕابردوو نایرێ بە مەعاشی مانگی 12 کارەبا خراپ بووە، ئاو خراپ بووە، حکوومەت سێکتەرەکان ئەیا بە کەرتی تایبەتی ئەوە تا تاپۆ بە تەمایە بیە ئەو تا مختەبەراتی خستەخانی حکومی بە پێشتر کاتە عەدلیاوە خراپتر بوو. ئێستا زروف مهەیەترە، بەڵام ئەو وەختە سەرکردە هەبوو، قیادە هەبوو، تەنزیمێکە بوو کە قیادەی ئەو وەزعەیە کرد. کێ بوو قیادەکە؟ کاک نەوشیروان بوو، ڕەوانشاد کاک نەوشیروان. یەکەم بەیاننامەی بزوتنەوەی گۆڕانمان لەبیرە لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات وتی بە هیچ شێوەیەک
ئێوارەی ڕووداوەکان بوو لە کێنێن و خوێندرایەوە سعات هەشت وتی بە هیچ شێوەیەک پەیوەندیان بەیەمەوە نیە ئێمە بزوتنەوەیەکی مەدەنین ئێمە لەگەڵ ئەوە نین کە ڕووداوە باش ئێمە بدایەت منەمە هەڵبەتە وەکو لە ئەحداسەکان نابووم ڕەنگە من ورتر ئاگادار بم ئاخر بەیاننامەکە لە کێنێنەوە ڕاستەکەی سەکەم لەسەرەوەی ڕۆدەڵی سەرکردە قیادەی دەکرد یەکەم ئێوارە بەڕێز نەوشیان مستەفا ڕەحمەتی بێبەریبوونی خۆی لەوە ڕاگەیان کە بەیاننامە حەوخاڵێکی دەرکرد دوای چەند ڕۆژە حەڤێ شوبات ڕوویە بەیاننامە حەوخاڵەکە دەرچوو ئەو ڕۆژەی حەڤێ شوبات ڕوویە ئەوە نە بە ئەمری بزوتنەوەی گۆڕان بوو نە بە پژگیری بزوتنەوەی گۆڕان ئەوەی لە سەرا ڕوویا و بەرە و لەقی چواری پارتی هاتن ئەوەی قیادەی کرد چوار کادری حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق بوو بەناو لە لامانە باشە هەتا خۆیان شاردەوە وتیان گیراون لە ئاسایش من بیرمە کاگنە و شیروان منی نات بۆ لای کاک حاکم قایەدەر کە مدیرە عامی ئاسایش بوو جوابیان وتیەوە خۆیان شاردەوە لە ئێمە نەگیراون و لەگەڵ ئەم چوار کەسەی کۆمۆنیستە قیادەی ئەو ڕۆژەی حەڤێ شوباتیان کرد وە کادرێکی یەکگرتووی ئیسلامیش کە ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقە لە ئەو حرەکەی کرا لە ڕۆژی حەڤێ شوباتا لە دوور و نزیک پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕان نەبوو بەڵام مۆزعەکە وای خواست بزوتنەوەی گۆڕان خۆی کا بە خاوەنی ئەگینا بەرنامەی ئێمە ئەوە نەبوو لە سلێمانی ئەمە ڕووبا بەرنامەی ئێمە ئەوە بەرنمەیان ئەوان لە ئێمە تێگا بەرنامەی ئێمە ئەوە بوو لە هەولێرەوە دەست پێ بکەین باشە کاگوران بۆ بێبەریبوونی خۆی لێ ئێمە نەبوون بۆچی بڵێن ئێمە بوون ئێمە نەبوون من دوایی کەزانیان دۆخەکە گونجاو مؤهلە بۆ تێکەڵی بوون من خەڵک وەرگرتن نییە لە داخوازی کۆمەڵی خەڵک من بەڵگەیە ترێ پێ بڵێم دوای بەیاننامە حەوخاڵەکە لە لای کاگنە و شیروان بووم وتم من نەنێ فحوساتی تووبی مێچم بۆ تاران ئەگەر ئەزانی شتێ ڕۆیە با من نڕۆم باشە چەندە پێچێتم هەفتەیەتی دڵنیا بێت شێ ڕوونایە من لە تاران بووم تەلەفۆنێکم بۆ کرا بەرپرسێکی پارتی کە برادەرم بوو وتی بە حاجی ئۆمەران ناوەرەوە لەبەرەوەی لە سلێمانی وەزع زۆر خراپە من تێنەگەیشتم لە قسەکەی کە هێزی زێر ڕەفانیان هێناوە بۆ سلێمانی من هەر بە باشماخە هاتمەوە کە هاتمەوە نەچوومە ماڵی خۆم یەکسەر چوومە لای کاگنە و شیروان لێم پرسی وتم تۆوات بە من وتە هیچ شتێ ڕوونایە وتی دڵنیا بە ئەوەی ڕۆژی حەڤەی شوبات ڕوویە ئێمە نەبووین ئەم 5 کەسە بوون باشە کەواتە ئەوەکەت خۆرەوە ئەگەر هاوکارانم قەڵەمێکیش هەبێ بۆی کاگوران قەڵەم وەرەقەیە بێ باش ئەوە من ئەوە وەرەخەکە باشە هاوکارانم یە قەڵەمێک بێن کاگوران باسێک لەوە بکەین یعنی ئاماژەت بەوە کردوتت پەیوەندی بە گۆڕانەوە نەبوو ڕۆژی حەڤەی شوبات پەیوەندی بێمەوە نەبوو نەخێر بۆچی گۆڕان و هێزەکانی تریش کە پەیوەندی بەوانەوە نەبوو دوای زانیان شتەکە مؤهلە خەڵک لەگەڵیدایە یعنی خۆیان تێکەڵ بە بابەتەکە کرد هاتنە نێو بابەتەکەەوە وە خۆیان کرد بە خاوەنی پرسەکە ینی ویسیان لە بەروبوومەکەی بخۆن حەزەکەم بزانی ئێمە ئەحداسی حەڤەی شوبات پێمان خۆش نەبوو لەبەر ئەوەی حەڤەی شوبات کردیان هەڵە بوو بەرنامەی کاگنە و شیروانی تێگا بەرنامەی ئێمە ئەوە نەبووی لە سلێمانی ڕووە بەرنامەیە ترمان نەبوو خەڵکیمانە لە هەولێرەوە بیکەین بەڵێ لە هەولێرەوە بەڵێ شتەکان لێمە تێگا پارتی وێشێتیان وشیار کردەوە و خەڵکی تر خۆی کرد بە خاوەنی ئەوە بە تەسیر بە بەهاری عەرەبی و بارودۆخی هەرێمی کوردستان و ئەمانە بارودۆخێکی دەرونی بوو دروست بوو کە خەڵک حیزبەکانی تر کۆمەڵی ئیسلامی وێگرت و گۆڕانەوەمان هەمویان هاتنە بەر دەرکی سەرا و ئەوە ینی هەڵچوونێکی جەماوەری بوو نەک ئێمە خۆمانکەین بە خاوەنی بگرە ئێمە پێمان خۆش نەبوو خۆمانکەین بە خاوەنی بەڵام شتەکە بەسەر ئێمەشکا خەڵکە گیرا هانایان بۆ کاگنە و شیروان نەبرد مەلای مزگەوتە گیرا هانایان بۆ کاگنە و شیروان نەبرد من خۆم پارێزەری کاگنە و شیروان بوومە وەختە بۆ دووسێ کەیسیوار ڕای سپاردم سەردانی ئاسایش و شوڕتەم کردووە کێشە ئەبوو تەقە ئەبوو یعنی من لە بارودۆخەکە بووم ئێمەیان وا لێ کرد خۆمانکەین بە خاوەنی لەبەرەوەی کەس خۆی نەکرد بە خاوەنی بە دەرەجەی یەکەم کەس مەبەست لە هێز و لایەنە سیاسی هێز و لایەنە سیاسەکانی تر بوو بەڵام ئەی دواترەوانیش هاتن بەڵێم بەڵێ مامەسا عەلی باپیر مووقفێکی جوانی هەبوو لەگەڵ هاتوچوی کاگنە و شیروانیە کرد و لە زۆر شتا متەفیق بوو لەگەڵی بڵێ باشە یعنی ئەمە ئەومان پێ ناڵێ هەموو جار چالاکیە کە ڕووەدا گرتبوونەوە یەکمان گرتنێک خۆپیشاندانێک
خۆڕستکانە دروستە بێ و دوایە هێزانی کەناوێن ئۆپۆزیسیۆنە خۆیانەکەن بە خاوەنی دەسەگرن بەسەر بابەتەکەیە نەتیجەکە لەوانیشی تێکەدەن و خۆشیان ناتوانانی دارەی بن خۆی زۆر تەبیعیە ئۆپۆزیسیۆن خۆیکا بە خاوەنی ناڕەزایی جەماوەری لە هەموو دنیا وڵاتانی عالم و دیموکراسیا وایە بەس خۆی بەکارەکە هەڵەسێ خەڵک بەکارەکە هەڵەسێ بەڵام هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەتوانن دامی بکەن و بەرەو پێشی برن لەو وڵاتی ئێمە ئۆپۆزیسیۆن وەکو پێویست بەواجبی خۆی هەڵناسێ ئەگینا ئەم هەموو ئەزمەیە هەیە ئەم هەموو حیزب ئۆپۆزیسیۆنە هەیە تا ئێستا مێزێکی گفتوگویان نییە بێکەوە دابنیشن و ناقەشەکەن بگرە زۆریان خەریکی هەمکردنی یەکترن بەڵێ باشە لە سەرەتایوتە ئێمە پلانێکی دیکەمانە بوو بەنیاز بوونە لە هەولێر خۆپیشاندانکەین بڵێ بۆی داوای تەغیری نظامی سیاسیکەین ساڵی 2011 واسەکەم باشە ڕێگەتان پێدرا دراسی ئەمە کرابوو بە وردیبیری لێ کرابەوە من وردەکاری ئەوم لەلانیە بەڵام ئەمە لە دەمی کاگنەوشیدوان بیسوافیک ئەمە لە دەمی خۆی بیست بەنیاز بوو لە هەولێر خۆ بەڵێ بەنیاز بوو حەڤی شوبات ئێمە نەبوون وەک پێم وتشیە بوو بەڵام خەڵکەکە ڕووی کردە ئێمە مەلای مزگەوتە گیرا سەر بە ئەحزابی ئیسلامی بویا بێلایەن هات کە سوکاری هاتە مەڵی کاگنەوشیروان کۆمۆنیستەکان چەند کۆمۆنیستی خۆیان شاردبوو کە قیادی حەڤی شوباتن کە سوکاری هاتە بۆ لای کاگنەوشیروانەی گیراون هەمووی ڕووی لە ماڵی کاگنەوشیروانەگەر کاگنەوشیروانیش بە واجبی نیشتیمانی خۆی ئێستاوە هەستاوە بە قیادەکردنی ئەو زروفە ئەگینا ئێمە مانزانی ببێ بە شەڕی چەکداری کە لەگەڵ ئەوان نەبوون بێ بە شەڕی چەکداری معادلاتی هێزەکانمان باش خوێن بۆ دەوری ئێران دەوری پەکەکە دەوری پارتی دەوری ئەحزابی شیعی بڵێ باشە کاگورانوتر بەنیاز بووین بچنە هەولێر بڵێ ڕاست بەڵام دواتر ئەو حەڤەی شوبا دەڵێی ئەو چالاکیە لی تێکدان ینی پلانەکەی تێکدا و دواتر ئیتر بزوتنەوەی گۆڕان و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر بوون بە خاوەنی حەڤەی شوبات خۆیان کرد بە خاوەنی حەڤەی شوبات تا دەرەنجامەکانی کۆتای پێات بەڵام دواتر لە خۆناغی ترە ینی کە پلانە بۆ بچنە هەولێر بۆ لە ساڵانی ئایندەیە مەسەلەن سەرۆکی پەرلەمان کە لە پشکی بزوتنەوەی گۆڕان بوو لە هەولێر دەرکرا نیانێرچێتەوە بۆ بیناکی کەوە خەدر بوو بێگومان بەڵام بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی نەبوو لە بەیاننامەی گۆڕان چی هەڵوێستێکی بێ بۆ ئەو پلانەی کە دای نەبوو خۆپشاندان لە 2011 لە 2016 با تۆزێ وردبین لە قسەکانمانە نقطەخینە سەر حرفەکان بزوتنەوەی گۆڕان موقفی چی هەبێ لە دەرکردنی دکتۆری یوسفە پەرلەمانتارەکانیان لەناو بینای پەرلەمانەمان بگرن یارمەتیم بە ئەمە وەکو هەڵوێست یارمەتیم بە بۆ مۆزوعەکەی ئەو کێشەی لەسەر دروست بوو تەمدیدی 2 ساڵی سەرۆکایەتی مەسعود بەرزانی بوو ئەو کێشەیە مناڵین موقیفەکە ئەو کێشەیە یارمەتیم بە ئەو کێشەیە قەرار وابوو گفتوگوی زیاتر لەبارەوە کرێ ئەو جەلسەیە تەئجیل کرێ نوێنەری فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی نوێنەری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وتیان ئێمە قبوڵی ناکەین و تا سەریش لەگەڵ تاین بە کۆمەڵێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام کە حادیسەکە قەوما یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستی نەکرد لەگەڵمانە ئەوەی لەگەڵمان نامایەوە بەس کۆمەڵی ئیسلامی بوو لەگەڵمانامایە خۆ دەست نایە نەچەک یعنی ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکی دەسەڵاتی پارتیە ئەبووە یەکێتی ئەوەی لە پارتی قبول نەکردابی و تایە پەرلەمان دوکان نییە تۆ دایخی کاگوران ژمارەی پەرلەمانتارەکانی بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی زیاتر بوو لە پەرلەمانی کوردستان باشە مەبەستم لەوەیە ئێواڵی لە 2011 بەنیاز بین خۆپیشاندانەکە لە هەولێر بکەین پلانەکەیان لێمان تێکدا لە 2000 ئەو ساڵی دکتۆر یوسف ڕەوانی سلێمانی کرایە بەداخەوە یعنی هیچ هەڵوێستێکیان نەبوو تەنانەت مانگرتنێک تەنانەت جوڵەیەک لەسەر شەقام یعنی خۆڵکێکی زۆر لەگەڵ بوو سەکە لەسەر ئەوەیە ینی ئازانی چی ئێمە لە دوو لاوە تووشی کێشە بووین لەلایەک ئەوانەی یەکێتی و برادەرانی یەکگرتوو کەوتیان لەگەڵتانین لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە یەکگرتوو و یەکێتی مولتەزیم نەبوون بۆەوە ئەتوانیەوە وردەکاری زیاتر لە دکتۆر یوسف بپرسی لێم پرسیوە لە بەرنامە بانگمان کرد لێمان پرسیوە بەڵام یەکێتی ئەمە یەکێتی نامنەوە میدیاکارێک لێرە بۆی واقعەکە باسی هەر ئەو کاتێکێتی جێگەی وەزیرەکانی گۆڕانی پڕ نەکردەوە یارمەتی خۆ بیرتانەوە ئەو وەختە شەڕی داعشیشە بوو بەڵێ ئەم شەڕی داعشە قووەتێکی زیاتری بە پارتی بەخشی کە کەڵەگایی زیاتر و کاری ناقانونی زیاترکە و
ئەوەی شەریکی دەسەڵاتی سیاسیە بە دەرەزی یەکەم یەشێتیە بەڕێ بزوتنەوەی گۆڕان نە ئاسایشی هەیە نە دەستگای زانیاری هەیە نە دژەتیرۆری هەیە نە پێشمەرگەی هەیە ئەوە یەکێتی هەیەی ڕاست ئێستا تۆ ڕەنگە یەکێتی گۆڕان لە نقطەیەکە لە یەکێتی براوەتر بێ کورسی لەو زیاتر بوو بەڵام لە چەندەها نقطە یەکێتی لە پێش ئەوە بوو یەکێتی هێزی سەربازیە بوو هێزی ئەمنیە بوو هێزی مخابراتیە بوو علاقاتی عێراقی هەیە لەگەڵ حزابی شیعە ئیتیفاقیاتی سیاسی لەگەڵ دەوڵەتانی وەک ئێران هەیە یەکێتی موقعی بە قۆترە یەکێتی شەریکی حەقیقی دەسەڵاتی سیاسیە و تا یەکێتی پارتی هێزی چەکداریان هەبێ هیچ قیمەتێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و نیسبەتی کورسیەکان یانی یەکێتی بیکردایە بە شەڕی ناوخۆی هەڵگیرسانە لەسەر نەیکردایە بە شەڕی ناوخۆ لە وعدەکەی خۆی وەزارەتەکانی ژوەر ناگرم کەی گۆڕانە نەشوایەتە پەرلەمانەوە پەرلەمانیشی بۆ پارتی تەشکیل باشە ئەنجا ئەوە دۆخێک بوو تێپەڕی تێپەڕی ڕۆی ینی بەڕاستی مێژوێکی ناخۆشە کەسمان حەزمان بە مێژوێکی ناخۆشە باشوێکە بۆمان ئیسپاتەکە کە دەسەڵاتی سیاسی لەم وڵاتە ئیمانی نە بە قانون هەیە نە بە دیموکراتیە دەیە نە بە دەنگان هەیە نە بە پەرلەمان هەیە ئیمانی بۆ هەیە هێزی چەکداری هەبێت میلیشیای هەبێت تا سەرخۆی حکومکە هەمومان ئینتیخاباتی کۆتاییمان دینی ئەمەی پەرلەمانی کوردستان چی تەزویرێ کراوە بە نیزامی سۆفتوێرەکە کاک بڕان لە حەڤەی شوباتە حکومەتەکەی یەکێتی و پارتیان هەڵەوەشانەوە ڕۆژی سێ جار وەزیریان لابر وەزیر دانرا بەڵێ دوایی یعنی ئەوەی کە بینیمان زۆرێک لەمانە چوونە دەسەڵاتەوە چوونە پەرلەمانەوە چوونە پەرلەمانی عێراقەوە بوون بە وەزیر بوون بە جێک سەرۆکایەتی هەرێم پلە و پۆستی یعنی ئەو دەرەنجامەکەیەتی کە ئەیبینین هەمویان هیوایەکی گەورەیان دروست کرد ینی زۆریمان بینی کە نمونەی خراپ بوون ئەوە دەسەڵاتی سیاسی بێ هیوایی دروستکە ئێستا خەڵکی زۆر باش ماوە و هەندێک کەسیش ناکرێت بە مقیاس لەسەر هەمووی تاقی کرێتەوە فەرم و وەزبەی ئێمە 25 ئەندام پەرلەمان دوایی چواری تر هەڵ 29 حسابکە کاممان چوونێتەوە وەزارەت و حکوومەت و کاممان بوون بە پیاوی پارتی وێشێتی ئەمەی هەندێک لاوەڕەکانتان بوون ئێستش هەندێک لاوەڕەکانتان بوون ئەم ئیدعایە دەسەڵاتی سیاسیەکێکی پارتی بڵاوێکاتەوە کە ئەوە پۆزیسیۆنی نیە و سەرکردەکانی هەفتەی شوبات بەکارهێنرا بۆ کۆمەڵی خەڵک بۆی بەکاربێنرێن کاکە ئێوە کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ عەزەمەتەیەوە لە عەلی عەسکەری و شەید خاڵە شەهاب و شێو بۆ مامجەلان ئەوە تا ئەندامی مەکتەبی سیاسی هەیە لە لای پارتی عارف ڕۆژدی و ئازاد جوندیانی لەبەرەوە خۆقی ئەمە ئینسانە لە ناو ئێمە شاوەڕیاوە یەکێتی بەو هەموو توانە مالی و ئەسکەریەوە ئەوە لێرەوەکو میدیاکارێک پرسیارەکەم کاک بوران ناتوم نە دیفاع لە یەکێتی بکەم نە لە پارتی نە لە حکومەت هێرێمی کوردستان و نە قسە لەسەر خەڵکانێک بکەین کە خوێنیان ڕژاوە کە سوکاری شەیدانی هەفتەی شوبات ئێستا بینەرمانن ئێمە سەری ڕێز بۆ قوربانیەکانیەوان دانوێنین قسە لەسەر یەک دۆ ئەگەر هەدەف لەسەر یەک شتە ئەگەر هەدەف لەوەیە هەدەف لە قسەکانی جەنابووە معارەزە لە 2011 بە نەتیجە نەگەیشتۆ معارەزەبوون بێهیوابوونە لە وڵاتە ئەو دەسەڵاتی سیاسی و فکری بڵاوکاتەوە من دڵنیاتەکەم بە یەکێتیش و بە پارتیش لەم انتخاباتی ئاخرا بە هەردووچیان 20 کورسیان نەهێناوە کە ئەو 42 بۆ خۆی حساب کردو ئەم 20 بۆ خۆی حساب کردووە هەمووی تەزویرات و نیزامی بەڵگەش لەبەردەسایە بەڵگەش لەبەردەسایە قسێکی دقیقت کرد باسی لە ئۆپۆزیسیۆن کرد بۆ تێ تەنانەت بە ئەرکی خۆی وەک پێوی زەڵ ناسێ نەخێر باس لەوە کرد کە دۆخەکە ئێستا خراپترە لە دۆخی 2011 لە ڕووی خزمەتگوزاری و ژیانی خەڵکەوە باشە ئۆپۆزیسیۆن بۆ بە ئەرکی خۆی هەڵناسێ ئەگەر ئۆپۆزیسیۆنی حەقیقیە ئۆپۆزیسیۆن ینی چی ینی ئەوەی کە تۆ کاری دەسەڵات و حکومەتە و بەدڵ نیە ئەتەوێت لەوی باشتر جا ئەو پرسیارە لە کاکدانای ئەحمەد کە لە عەلی حەمە ساڵحی کە لە مامۆستا عەلی باپیری کە لە مامۆستا سەلاحەدین بەهادینی کە لە بەڕێز لاهووری شێخجەنگی کە خۆ من سەرکردەی ئۆپۆزیسیۆن نیم پێیان بڵێ بۆ دەنگتان یەک نییە بۆ کارانین بۆ قسە لەسەر ئەم هەموو ناقانونی حکوومەتی هەرێم ناکەن هەر ڕۆژەی ڕسوماتی زیاکە کە بە پێی دەستور ڕسومات و زەڕایی بە قانون زیاکرێت کە بە پێی دەستور ڕسمی سیاسی مالی مادەی 111 دەستوری دایمی عێراق اختصاصی مرکزە نەک حکوومەتی عێراقی هی پەرلەمانی عێراقیە ڕسمی سیاسی مالی ئەوانە ئەبێ قسەکەن لەسەر ئەوەی کەرتی تەندروستی نەماوە ئەم کەرتانەی رێ بە کەرتی تایبەت کە تا ئێستا قاچاقچی حدودەکانی ئێستا بڕۆ 3000 تەن کرد لە پەروێزخان و باشماخ و حاجۆمەران و کوێ ئەم پارەی بۆ شوێتی ئەوە ئیشی ئەوانە لەبەرەوەی دەسەڵاتی هەوڵێکی تریدا توێ حکومەتەوە باشە ئەو کات
کاگنەوشیروان ڕەحمەتی خۆشی لە ژیاندا بوو حکوومەت هێرێمی کوردستان ئەو کاتێکی کاگنەوشیروان لە ژیاندا بوو بەڕەحمەت بێانی خۆی قەراریدا و کە چۆیە حکوومەتەوە دەرەنجام یەویش خراپبووە دراسە بۆ نەکراو بوو چوونە نێو نا ئێمە لە دوای 2012 کاگنەوشیروان زانیاریەکی بوو کە مەسعود بەرزانی ئێوێ هەیئەی ڕاپرسی و ڕیفراندوم بۆ دروستکە بۆ ئەوەی شتێ بکە خۆی بکە بە دەوڵەت بەمە ڕابردووی خۆی بسڕێتەوە سیوێشی ئابینەوە و شەشوەمانە و بڵێن لەسەر دەستی مەسعود بەرزانی دەوڵەت دروست بوو ئێمە ئەمانزانی هەڵە ئەکا ئەم زەلامە لە 2012 محاولی ئەم کۆمیسیۆنەیەکە دروستی بکە و لە سەردەمی ئێمە تا کۆتایی ساڵی 2013 کە خۆمەندان پەرلەمان بوو یەکێتیشان قەناعەت پێکرد بوو کە ئەو کۆمیسیۆنە دروستکەن لە هەموو مفاوەزەتەکانە کە ئەو وەختە داعنیشین لە پەرلەمان سۆزانی خاڵەشەها بوو دڵشاد شەها بەرزانی بوو لە لای ئێمەشەوە گۆڕان من و کاک عەدنان عوسمان بووین ئێمە بە هەموو شێوێ نەمانێژە و کۆمیسیۆنە دروستکرێ و ئەمانزانیمە بەسێشی وایە کاگنەوشیروان کە ویسی بچێتە حکوومەتەوە بۆ ئەوە نەبوو مەناسب و دەسەڵات وەرگێ ئەسڵەن قەت منسەبی خۆش نەویست و خۆتە زانی 92 پێراوە وەرە بە ڕێژەرای حکوومەتی یەکگرتوونێک کردووە کاگنەوشیروان وتی ئێمە چین دەسەڵاتی سیاسیەوە ناو بەشداری حکوومەتەکەین بۆ ئەوە ناپلە و پۆز وەرگین بۆ ئەوەی ببین بە شەریکی قەراری سیاسی ئەم دووشتە زۆر جیاوازە ئێمە ویسمان بین بە شەریکی قەراری سیاسی پارتی وعدیە دوایی نەیکرد ئەوە بۆ کێشانی لێ دروست کەوتوتەوە ئەجینا کاگنەوشیروان چوە حکوومەتەوە زەختێکی زۆری یەکێتیشمان لەسەر بوو کاکە یەکێتی یەکەم ئەوە بۆ نمونە نەیکرد ئەجاری دووەم یارمەتیانەوە چوونەوە یارمەتیم لە دوای بەڵێ ئاخر هاتن تەقەتان لە گردەگە کرد هاتن چیتان کرد خەڵکتان نان بڕاو من مەڵێ یەکێتی تۆ ئێلامی یەکێتی من وەکو میدیاکارێک لێرە یارمەتیم بە لەگەڵ دەکەم یەکێتی بەرنامەیەکی زۆر سەقەتی هەبوو لە جیاتیەوەی بێ گیانی لە داخی یەکێتی من وتم لە داخی من وام نەوت یەکێتی بەرنامەیەکی خراپیە بوو لە جیاتی زمانێک بدۆزێتەوە بۆ گفتوگۆ لەگەڵ کاگنەوشیروانە لە جیاتی ئەوەی سیغەیە بدۆزێتەوە بۆ نقاتی ئیلتیقات چییە هەماهەنگ بنتیایە هات وەکو پشیلە بزوتنەوەی گۆڕانی خستوە سوچێکەوە پەلاماریا بیخنچێنێ ڕۆژانە خەڵکمان لێگیرە لە خەڵکمان نەگیرە نانی خەڵکیانە بڕی یەکێتی لەوەیان بیر چوو بوو کە ئەمە لە ساڵی 63ەوە کاگنەوشیروان پیاوێکی وا گەورە وازی لە خوێننی خۆی ناو لە ئەوروپاتۆ دێکێ بۆ لە هەرە کەسە موئەسیرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە جاری وا بۆ بە ساڵ جەنابی مام جەلال لە وڵاتان نەبووە ئەو تەنزیمی داخلی و سوپای ڕزگاری نهێنی و هەتا ئەندازیاری ڕاپەڕی نەبووە ئەگەر ئەو بۆ مێژوو بڵێن جەنابی مام جەلال لە گەرمەی هەموو ئەو سرعانەی کە بۆ نمونە هەموو ئەو توندی و هێرشانەی کە بزوتنەوەی گۆڕان دەکرد لە سەرەکێتی و بە خودی مام جەلالیشەوە بەڵام مام هەمیشە هەر دەچوو سەردانی کاگنەوشیروانیە کرد هەر هەمیشای کاکەنەوەی خۆم دائنیش لەگەڵی یەکتریانە بینی هەر مراعاتێک کرد تەنانەت کە یعنی خۆش نییە بچینەوە ئەو دۆخە کاگوران دواپرسیار لە بەڕێستەکەم پێ دوایە ئەو ئۆپۆسیۆنی کە هەمانە یان یەکرە پێی بڵین ئۆپۆسیۆنی حەقیقیە ئێستا ئەگەر خۆیان ئەکتیفکەن ئەتوانن زۆر شت بکەن زۆر سنوور بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی دابنێن بۆ ئەم قاچاقچێتی نەوت و دووگوجگەر و دەرمان و نەهێنانەوەی داهاتی لە حکوومەتانە دەیکەن ئەوانی لە دەرەوەن ئەگەر بتوانن لەگەڵی کا گفتوگۆکەن زەختی خارجی دروستکەن زەختی مەحاکیم دروستکەن ڕەئیان نەبێ مێزێکی مدەوریان نەوێ دانیشتنە سەر ئەتوانن ئەکتیف بن بەڵام ئەگەر بەم شێوەی ئێستا بمێننەوە هیچ ئومێدێکیان لەسەر هەڵناچنجێ زۆر بەڕێز کاک بوران ڕەشید پارێزەری ڕاوێژکار سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان خۆشەویستان پشوێکی کورت و دێنەوە لاتان